بیسەرانی بەڕێزی ڕادیۆی دەنگی گۆڕان دووبارە سڵاوتان لەبێ بەردەوام لەگەڵتان لەم ڕووماڵە تایبەتەدا تایبەت بە کۆچی دوایی کاک قادری حاجی عەلی لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک عەلی کەریمی گفتوگۆ دەکەم. کاک عەلی بەخێر بی بۆ ستۆدیۆی ڕادیۆی دەنگی گۆڕان. دەمەوێت لەم ڕووماڵە تایبەتەدا سەرەتا لەوە دەست پێ بکەین یەکترناسینی بەڕێست و کاک قادری حاجی عەلی بۆ کەی دەگەڕێتەوە و ڕۆڵی کاک قادر لە شۆڕشی نوێی گەلی کورد چۆن بووە. زۆر زۆر سپاس بۆ ئێوە و جۆگرانی بەڕێز و ستافی ڕادیۆ دەنگی گۆڕان. ئیزازەم دە پێش هەموو شتێک سەرخۆشی لە هەموو گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان و لە بنەماڵە بەڕێز و فیداکارەکەی حاجی عەلی بەگ و هەروەتر خێزانەکەی شیلان خان و کوڕەکانی بکەم و لە هەموو شۆڕشی باشووری کوردستانی بکەم بە کۆن و تازەوە لە ئۆپۆزیسیۆنی کوردستانی بکەم کە یارێکی بە وەفای خۆیان لەدەستدا ئەویش کاک قادری حاجی عەلی بوو. بەڵێ سەرەتای یەکترناسینی بەڕێست و کاک قادری حاجی عەلی بۆ کەی دەگەڕێتەوە و لەو کاتەدا کە بەڕێستان پێشمەرگە بوون و کاک قادر لە شۆڕشی نوێ بەشدار بووە. پێگەی کاک قادر چۆن بووە لە کاتێکدا کە ئەو لە تەمەنێکی کەم چەند بەرپرسیارەتێکی لە کۆمەڵە و لە یەکێتی هەبووە؟ ڕاستە بەڕاستی کاک قادر وەکو ئەوەی کە جەنابەت باست کرد لەو تەمەنەیدا یەک لە تاقانەکان بوو وەکو کاک ئازاد هەورامی و ئەو بابەتانە کە ئەو کەسایەتیانە کە زۆر زوو قۆناغەکانی بوون بە سەرکردایەتیان بڕی. ئەمن کاتی خۆی لە 1970 و 1979 کە ئاشنا بووم بە یەکێتی نیشتیمانی و لە قەندیل ئەو برادرانەم دیت و هەر لە هەمووی هەواڵان کاک نوشیرەوان و مام جەلال و ئەوانی دیکەی کۆمەڵی ڕەنجدەران و دەم کۆمەڵی مارکسی لێنینی بوو. کاک قادرم نەدەناسی، کاک قادر نەهات بوو شاخ. دواتر ئەمن لە 1982 کە هاتمەوە باشووری کوردستان دیسانەکانە کاک قادر لە 1981 هات بوو دەر و ئەمن کاک قادرم لە ناوزەنگ و لە تووژەڵ و لە ئەوانە دەدیت. کاک قادر گەنجێک بوو هەر لە تەمەنی خۆماندا و فەرقێکی ئەو توی نەبوو، زۆر پێکەوە نزیک بوون و دیوارێکی ئەوە نەبوو کە لە بینی مەسەلەن ئێمە و ئەوانی دیکە وەکو مام جەلال و کاک نوشیرەوان و ئەوانە دابوو کە لە ئێمە زۆر بەتەمەنتر بوون. کاک قادر تەقریبەن هەر لەو تەمەدا وەکو کاک ئازاد هەورامی ئەوانە ئیسانهایەکی شۆڕژگێر بەڕاستی بە معنای واقعی و شۆڕژگێر و خۆنەویست بوون. جامعە و شتێوایان تەواو کرد و بەجێیان هێش بوو هاتبوون بەوە. بەڵام کاک قادر کە هاتبوو دەرەوە یەکسەر وەکو سەرکردە هاتبوو دەرێ. ڕێخستنەکانی شاری هەبوو لە ناو ڕێخستنەکانی شار لە بەنهێنی کەسایەتێکی ناسرا و کەسایەتێکی فیداکار بۆ کەسایەتێک بۆکە کۆمەڵی ڕەنجدەران زۆر ڕێزی بۆ دەنان کەسایەتێکی وەک کاک قادری حاجی عەلی بۆ ئەفکارە سیاسیانی خۆی تا چەند گرنگ بوو بۆ شۆڕشی ئەو کات؟ یەکجار گرنگ بوو، چونکە کاک قادر بەڕاستی پێت بڵم هەڵقەیەکی پەیوەست و هەڵقەیەکی وەسڵ بوو لە نێوان جیلی تازە ئەوانەی کە 20 ساڵ و 22 ساڵ بوون لەگەڵ ئەو جیلەی کە لە سەر و 30 ساڵ بوون ئەو دەمی وەکو کاک سالار و کاک نەوشیرەوان و کاک مام جەلال و ئەو بابەتانە. کاک قادر هەڵقەیەکی وەسڵ بوو کە هەم دەیتوانی زمان حاڵی لاوان و گەنجان و خوێندکارانی ناو کۆمەڵی ڕەشدەنان و ناو پێشمەرگەکان بێ لەلایەکی دیکەشەوە پردێکی وەسڵ بوو لەگەڵ سەرکردەکان، چونکە کاک قادر هەر یەکسەر ئەو قۆناغانەی بڕی هەر لە شارەوە بڕی بووی وەکە هاتە شاخیش وەکو سەرکردەیەک خۆی نوان، وەکو سەرکردەیەک نیشاندرا، وەکو سەرکردەیەک کاری کرد. و کاک قادر بێزگەلەوەی پێشمەرگەیەکی مەیدانی بوو، پێشمەرگەیەک بوو لەگەڵ مەفرەزەکان بوو، لەگەڵ مەفرەزەکان دەچوو خوارێ دەهات. یعنی ئەوە نەبوو کە تەنیا لە سەرکردایەتی دانیشێت و ئەو ئەمر بکات لەگەڵ پێشمەرگە سادەکان لەگەڵ ئەوانەی خوارەوە یەکدڵ و یەکجان بوو و حتەنانەت فشقیات و قسە و شۆخی و ئەوانیان زۆر بوو. کاک قادر بەڕاستی بە معنای واقعی نوێنەری ئەو دیسکۆرسە، نوێنەری ئەو وتارە بوو کە لە ساڵانی هەشتاکاندا گەنجانی شارەکانی هەولێر و سلەیمانی و خانەقین و ئەوە بەڕاستی نوێنەری ئەو گوتارە بوو. مخاتەبەکردنی ئەم گوتارە و تەرجمەکردنەوەی لە شۆڕشی نوێی کوردستانە تا چەند کاریگەری لەسەر شۆڕژ و پتەوکردنی شۆڕژ هەبوو کە ئەم حەڵقەی وەسڵە ئەم پردی پەیوەندیە لە نێوان شۆڕش و گەنجەکان، شۆڕش و شەقامی هەرێمی کوردستان و یاخود کوردستانی ئەو کات
هەبوو بێ. ئەوەندە گرنگ بوو کە بەهر ئەوەندەی کە لە ماوەیەکی کورتی 1-2 ساڵیدا ئەو قۆناغانەی سەرکردایەتی و مرکزی ناوەندی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی بڕی و بوو بە یەکێک لەو کەسایەتیانەی کە سەرکردایەتی شۆڕشی دەکرد بە معنای واقعی و لەگەڵ ئەو برادرانەی کە ئێستا ناوم هێنان و باسم کرد لە سەروی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی بوون و خاوەنی بریار بوون، بریارەکانیان بەدەست بوو. بەڕاستی کاقادر کەسێک بوو کە زۆر ژیرانە بیری دەکردەوە، بەهۆی وەیەوە کە خوێندەوار بوو، بەهۆی وەی کە جامیعەیدی بوو، بەهۆیەوە کە خوێندنی تەواو کرد بوو هاتبوو بۆ شاخ. دیارە لە چاو ئەوانی دیکە سەرکردە تەقلیدیەکان یا سەرکردە عەشایریەکان یا مەسئول عەسکەریە نەخێندەوارەکان زۆر زیاتر تێدەگەیشت. تۆ بۆ خۆت باش دەزانی کە خوێندەواری لە هەموو بوارەکانی ژیاندا فکرت زۆرتر دەکاتەوە، فکرت زۆرتر ئاوەڵە دەکاتەوە. بەڵێ ئەگەر بینە دامەزراندنی قەوارەی هەرێمی کوردستان کە کاقادر وەک سەرکردەیەک ڕۆڵی هەبووە، تا چەند لە بنیاتنانی دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا گرنگ بوو کە کەسایەتیەکی وەک کاقادر ڕۆڵی هەبێلەوەی کە کەسایەتیەکی سەربازی بۆ لە هەمان کاتەوە خۆت باست دەکەی کەسایەتیەکی ڕۆشنبیر و سیاسیی نوێخواز بووە. حقیقت ئەوەیە کە ئەوەندەی کە من لە بیرم ما بێ دەگە هەڵم نەکردێت کاقادر بە درێژایی ژیانی شار لە دوای 91 و 92 کە هاتینەوە کاقادر زۆر کەم پۆستی حکومی وەرگرتووە و زۆرتر کاقادر بەوە مەشهور بوو کە کاری حیزبی و ڕێکخراوەیی و تەشکیلاتی دەکات. مەسەلەن ئەوەی کە ڕۆڵێکی یەکجار گرنگی هەبوو وەخت کاتێکە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی گەیشتە و قەناعەتەی کە دەستگایەکی زانیاری، دەستگایە کە معلومات کۆکاتەوە، دەستگایە کە زیاتر لە بنەوە ڕابتوانێت کە دۆست و دوژمنی خۆی چاتر بناسێ کە زۆربەی وڵاتان و حیزبە گەورەکان و دەوڵەتان ئەو دەستگا زانیاریان هەیە. کاقادر لە ڕووی ئەوەیەوە کە توانای فکرکردنەوە و توانای فکری جیاوازی زۆر بوو لەو دەستگاییدا بەڕاستی شوێنپێی زۆر دیار بوو. متمانە پێکردن بە کەسایەتیکی وەک کادری حاجی عەلی تا چەند بووە هۆکاری ئەوەی کە ڕابسپێرێ بۆ دروستکردنی ئەم دەستگایە یاخود لە ناو حیزبەکەی خۆیان هەموو متمانێکی پێ بکرێ. کاقادر بەهۆی وەیە کە بمانەوێ نەمانەوە یەکێتی نیشتیمانی سەرچاوەی سەرچەکەی ناوچەی سلەیمانی و ئەوە بوو. کاقادر بمانەوێ نەمانەوێ لە چاو سەرکردەکانی دیکە کە خەڵکی هەڵەبجە و خەڵکی خانەقین و خەڵکی ئەولای بوون یا کەرکووک و ئەوانە بوون. کاقادر ڕوحی کوولەکەی ڕوحی سلەیمانی دەناسی، یعنی کەم گەنج و کەم بنەماڵە هەبوو. کاقادر کەم پیاو خراپ هەبوو، کەم دز و زەردە هەبوو، کەم سیخۆڕ و جاسووس هەبوو کە کاقادر باش نەیان ناسێ. بۆیە بەڕاستی ئەو متمانە پێدرانەی بە کاقادر کە کرا لە دەستگای زانیاری ئەوە نەبوو کە خێرێکیان پێکردبێ، یعنی کاقادر مناسبترین بوو بۆ ئەوەی کە ڕابطەیەکی بەربراو پەیوەندێکی بەربڵاوی هەبوو لەگەڵ خەڵکی ناوشاری سلەیمانی. ئەمە بمانەوێ نەمانەوێت لە شۆڕشی نوێدا شاری سلەیمانی ئەو کلی لە سەرچێ بووە، ئەو ڕوحی شۆڕشە بووە کە بە درێژایی ساڵانی 76 تا ئەم ڕۆژی لەگەڵ بێکە لە حکوومەت و دەسەڵاتی خۆماندەی سلەیمانی ڕۆڵی هەرە سەرەکی و دڵی شۆڕشەکەی جێڕاوە. کاقادر لەو دڵەیدا جێگای هەبوو، کاقادر لەو دڵەیدا خەڵکی هەبوو. هەر ئێستا کوونێش هەر پێش 2 مانگ لەوەی پێشیش کە کاقادر دەیان جار ئەمن پیاسەی ناو شار و دوکاندارەکان و چایخان کەم سەرکردەم دیوە، کەم ناڵم نییە بەڵام کەم سەرکردەم دیوە، ئاوا بە ئازادی، ئاوا بە بێپەروایی، ئاوا بە ئەرخەیانی بێتە ناو جادەی شاری سلەیمانی، شارێکی قەرەباڵغ، شارێک پڕپڕ لە سیخۆڕ، پڕپڕ لە شۆڕژگێر، لە هەموو شتێکی تێدایە سلەیمانی. کاک خادر دەهات جوعانە بانگی دەکردم دەکوت هاوڕێ عەلی با بچین سەرێکی ناو بازاری بدەین لە چایخانەی شەعبۆ بۆ بازاری نەقیب بۆ کانێسکان. ئەم پیاوە خەڵکی دەناسی. ئەمن دەمدید کە ئەو پیاوە بە سەدان گەنجی وەکو جەناب بەدەکو خەڵکی دیکە پیرە پیا و دوکاندار لە دوورەوە لەبەری هەڵدەستان لە دوورەوە دەستیان بۆ هەڵدێنا و کاقادر تاکو
شوێنێک تا 2-4-5 میتر دەڕۆیشتین دەبوو 10,000 بۆستێت. تایبەتمەندی کاک قادری حاجی عەلیەوەی کە باز دەکرێت پشتیوانیکردنی دروستکردنی دامەزراوەکانی دەوڵەت بۆ لە هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونی قەواری هەرێمی کوردستانەوە لەگەڵ ئەوەی کە خۆی هەوڵی نەبووە بۆ خۆی پۆست بەدەستبێنێ لە حکوومەت و لە پێگە حیزبیەکانیش ئەمە تا چەند تایبەتمەندیشی جیاواز بوو لە سەرکردەکانی ئەو کات کە لە شاخەوە هاتنە شار. ئێمە زۆر جار بەگاڵتە بە کاک قادریمان دەکوت پیاوی پشتی پەردەکە، یعنی ئەو پیاوە پشتی پەردانەکە لە هەموو ڕێکخراوە و دەوڵەتان و ئەوانەدا هەیە زۆر باوە. کاک قادر کەسێک بوو کە بڕوای بەوە نەبوو کە خۆی بەشداری بکە، بەڵام بڕوایەکی زۆری هەبوو و هەر لەسەرەوە شەو لە بیدایەتی بزوتنەوەی گۆڕان کاک نوشیرەوان بەڕاستی زۆر زۆری ئەوە لەسەر کرد، زۆر زۆری حیساب لەسەر کرد و پێکەوە ئەو کارایان کرد تەنانەت کە دەستگای سایتی سبە و ڕۆژنامە من لەگەڵی بووم لە ڕۆژنامە سەردەمی زوو کە ئێستا رادیۆ گۆڕان و نازانم KNN و تەنانەت بزوتنەوەی گۆڕان دانەندرا بوو هەر کۆمپانیای وشە بوو. کاک نوشیروان متمانەیەکی یەکجار زۆری بە کاک قادری بوو. کاک قادری بۆ ئەو شوێنانە دادەناوە لێی داوا دەکرد، لێی دەویست کە ئەو دەستگایە بۆ بخاتە سەر پێ. کاک قادر بۆ سەرخێستنی سەر ئەو سیستم و نیزامی کە جەنابەت دەفەرمووی پیاوێکی یەکاویەک بوو و دەیتوانی بەرنامە دابنێ. ئەو بۆ معنای نەبوو کە مەسەلەن تشکیلەی حکوومەتی هەرێمی کوردستان دادەڕێژن مەسەن لەگەڵ کاک نوشیروانی یا لەگەڵ مام جەلالی ئیتر بوو خۆیان پۆستە سەرێکیەکان وەربگرن. ئەوان زۆرتر بەبەستیان ئەو نیزامە بوو کە دابمەزرێ، کە نیزامەکە دابمەزرابە ئەو دەم خەڵکی خۆی دەهات یانە دەهات یا شیاو بوو یا ناشیاو بوو، بەڵام نیزامەکە لە نیزامدانان و لە تئۆریزەکردنی ئەو ڕوڵ و ئەو ڕەوشتەی کە دەبێت دەستگایەک هەیبێت کاک قادر شوێنی گەورەی هەبوو و مام جەلال ئیمانی پێی هەبوو. کاک نوشیروانیش دەوە ئاخریاندا زۆری ئیمان پێی هەبوو. بەڵێ لە مێژووی کاک قادری حاجی عەلیدا دەستبەردار بوون لە پۆست یەکێکە لە هەڵوێستە دیارەکانی کە زۆر باز دەکرێت لەو سەردەمەی کە پۆستێکی زۆر باڵای هەبوو لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و دەستی لێکێشایە وتی شوێنەکەم چۆڵەکەم بۆ ئەوەی کەسانی دیکە بێنە پێشەوە دەرفەتیان بۆ بڕەخسێ، دەرفەت ڕەخسانن بۆ کەسانێکی تر بۆەوەی کە بەشدار بن لە کایە سیاسیەکاندا تا چەند هەڵوێستێکی جیاواز بوو تا چەند بەرەو پێشبردننی کۆمەڵێک ئەفکار بوو کە پێشتر ڕەنگە بەو شێوازە زەق نەبوو بێەوە کاری لەسەر نەکرابێ. حەقیقەتەوەی ئەوەی لە ساڵی 2000 لە مؤتەمەری یەکێتی بەڕێزان کاک قادر و کاک ملازم عومەر کردیان زۆر یونیک بوو، یعنی تاقانە بوو. تا ئەو کاتی زۆر کەم سەرکردە لە هەرەمی دەسەڵاتدا توانی بووی ئاوە بە ئاسانی دەست لە موقعیت و جێگای خۆی هەڵبگرێت. کاک قادر یەکێک لەو کەسانە بوو کە بەڕاستی کوتی ئەمن چی دیکە سەرکردایەتی ناکەم. ئەوە بەو معنای نییە کە تەواو ڕازی بوو لە سەرکردایەتی، نا کۆمەڵێک ڕخنە و کۆمەڵێک تێبینی هەبوو، بەڵام لەگەڵ ئەوەش ئەوەی کرد بە بیانوویەک کە بێتە دەرێ لە قوارەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کە ئەو دەم بەڕاستی بەرژەوەندی شخصی وەکو لافا و خلۆر ببووەوە و ئیمکاناتی ماڵی و پوڵ و پارە یەکجار زۆر ببوو بۆ ئەو مەسئولانە، هەروەکو ئێستاش کە زۆرە و ئیتر گەندەڵی گەیشتۆتە حەدی خۆی و هەموو دەگەندەڵی داخنکاون. کاک قادر لەو کاتەیدا کە لە هەڕەی ئەوە بوو کە دەیتوانی گەندەڵی بکە، دەیتوانی پارە کۆکاتەوە، دەیتوانی چ بکە وازی هێنا لەو پۆست و مقامەی دەنا مام جەلال بەڕاستی یەکێتی نیشتیمانی بە هەمویانەوە پێویستی زۆریان بۆ جوورە خەڵکانە هەبوو لە زیاتیەوەی کە بچن خەڵکی تازە ببیننەوە بیهێنن. ئەوانە خەڵکێک بوون لە شاخەوە لەگەڵیان هاتبوون لە شاخەوە ئاگایان لەو کولتور و تەقالیدەی ناو ئەم مەزمەعی سەرکردایەتی خۆیان هەبوو. ئەوان بۆ بە زەرێکی گەورەیان دەزانی کەسایەتی وەکو کاک قادروانە ناڵم هەمویان کۆمەڵێکی ڕەنگە زۆریان پێ خۆش بوو بێکە ئەوانە بڕۆن و ئیتر بەربەستن بۆ ئەوانی دیکە بۆ ئەو گەندەڵانەی کە مابوون لەوێ. بۆیە کاک قادر ئەوەی کرد و ئەوەی بەنووسین بڵاو کردەوە کە ئێمە جێگا چۆل دەکەین و ئێمە چی دیکە خۆمان لە سەرکردایەتی یەکێتی مڕەشەح ناکەین و کار ناکەین. کاک قادر کەوتە ژیانی خۆی و بەڵام بەعینی حاڵ لەگەڵەوەی کە کاک قادری حاجی عەلی و
چەند کەسێک لە هاوڕێیانی کاقادر هەمیشە کەسانێک بوون کە بەرژەوەندی میلەتەکەیان ویستووە و بەرژەوەندی خۆیان وەلاناوە تا چەند بربەستیش بوون بۆ کەسانێک کە لە پێناوی بەرژەوەندی شخصی کاریانە کرد تا چەند وەک باست کرد ئاستەنگ بوون بۆ ئەم کەسانە و ویستویانە ئەم دیاردەیە کۆتایی پێبێنن. ئەمە زۆر گرینگە، ئەمە قۆناغی جارە گرینگە کە وەڵامی پرسیارەکەت لە یەک وشەیدا دەبێتە ئەوەی کە بە هەمومان و بە تایبەت کاقاد و کاوشمان بزوتنەوەی گۆڕانمان دروست کرد لە 25 نۆی 2009دا. ئەوە باشترین پرسیارە کە چێ ئەو بزوتنەوەی دروست کرد کە بۆ یەکەمین جار لە قاویدا گەندەڵی یانی چی، بۆ یەکەم جار لە قاویدا شەفافیەت یانی چی، بۆ یەکەم جار بە کۆمەڵانی خەڵکی کوت سەروەری یاسا یانی چی، عەدالەتی کۆمەڵایەتی یانی چی، ئەوەی کە بەڕاستی ڕۆڵێکی سەرەکی هەبووە جیا لە کاگنوشیوان کە کاریزمایەک بووە ئەگەر بڵێن نەفەری دووەم و سێوم بە دڵنیایی کاقادر لەوی 2 و 3 و 4دانەدا ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبوو بۆی کە ئەو گوتارەی گۆڕان کە دژە گەندەڵی و بانگەوازی عەدالەت و کۆمەلگا و ئەوە بوو بەرابەری ئەوانە هەمووی بەڕاستی ئەو گوتارە بوو کە لە 25 حەوت بە بەشداری شخصی کاقادری حاجی عەلی کە بەڕاستی پێت دەڵم ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبوو چ لە ڕۆژنامە چ لە سایتەکان و دواتر چ لە ئیعلامی گشتی گەورەی بزوتنەوەی گۆڕان کاقادر ئەمە لە 25 حەوت تا چەند گرنگە فکرە و بۆچوون و ئەفکارەکان و ئایدیاکانی ڕەوانشاد نەوشیوە مستەفا کە خۆت ئاماژەت پێکرد لەگەڵ ڕەوانشاد کاقادری حاجی عەلی بەردەوامی پێ بدرێت سوودی لێوەربژیرێ لە هەرێمی کوردستاندا بکرێتە هەوێن و سەرمەشقی گۆڕانکاری ئەو گۆڕانکاریانی کە تا ئێستا ئاوات و ئامانجی ئەم کەسانە بووە. ئەوە یەکێک لە ئارزووە هەرە گرینگەکانی ئێستای منە بەڕاستی دەڵم کە گۆڕان بگەڕێتەوە ناو باوەشی گەرمی کۆمەڵانی خەڵک، گۆڕان بگەڕێتەوە ئەو کاتێک کە تۆپخانەکەی بە ئیسلا دوژمنەکان و نارەکان دایان کرد تۆپخانەی گۆڕان بگەڕێتەوە سەر ئەو وتارانە، بگەڕێتەوە سەر ئەو گوتانە بە شێوازێکی گشتی. ئەگەر باز لە مەبەستەکەی من ئەوە بوو کە لە ئەفکاری نەوشیوە مستەفا بۆ گۆڕانکاری و چاکەخوازی، ئەفکاری کاقادری حاجی عەلی بۆ گۆڕانخوازی و چاکەکاری و چاکردنی سیستمی هەرێمی کوردستان تا چەند گرنگە لایەنەکانی دیکە سیاسەکانی هەرێمی کوردستان کاربەدەستانی هەرێمی کوردستان سوود لەم ئەفکارانە ببینن. هەموو سوودیان لێوەرگرتەوە، بەڵام ئەوەی کە سوودی لێوەردەگرن ئاسانە، ئەوەی کە گوێی لێ بگرن ئاسانە، بەڵام بەگوێ ناکەن چونکە بەرژەوەندی تاک بەرژەوەندی شخصی تام و لەزەتی پارە و پوڵ و پۆست و پارە ئەوەندە خۆشە کە دەستی لێ هەڵناگرن. کاقادر ڕاستە ئەویش وەکو هەمومان مرۆڤ بوو، کاگنوشیوان ڕاستە وەکو هەمومان مرۆڤ بوو، بەڵام ئەوەی کە تۆ لە عەقڵیەت لە عەقڵانیەتی مرۆڤایەتی خۆتدا بەوە بگەی کە زۆر خۆشی ئەرزشی ئینسانیەت و مرۆڤایەتی نیە. حەقیقەت ئەوەیە ئەم جوامێرانە بەوەی گەیشتبوون کە ئەو میلەتە ئەو کۆمەلگا بەستە زمانە ئەو زوڵم لێکراوەیە حەق نییە ئێمە زوڵمی لێ بکەین، حەق نییە ئێمە دایوەشێنین، حەق نییە ئێمە تاڵانیکەین، حەق نییە ئێمە ماڵ و بەروبوومی بخۆین. بۆیە حەقیقەت ئەوەیە ئێستاش ئەو گوتاری ئەو جوامێرانە حەقی خۆیەتی کە ببێتەوە ڕۆژەوی ئەمڕۆی بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان حتا زوویە لەو ئاژاوە و لەو جێژاوەیە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئیجازەم پێ بدا ناوی حکوومەتی هەرێمی کوردستان نەهێنم و ناوی بنێم حکوومەتی بنەماڵی بارزانی، حەق وایە هەرچی زووتر لەوەی بێتە دەرێ بگەڕێتەوە سەر گوتارە کۆنەکە، بگەڕێتەوە سەر گفتارە کۆنەکە کە ئیبەڕێزان ڕەوانشادان کاک نوشیرەوان و کاقادر و دەیان کەسی دیکەیە کە ئێستا لە دەرەوەی ئەو گردە خەبات دەکەن و بۆ ئاشتی حەول دەدەن. ئێمە دەوێت بگەڕینەوەی کە بەسە ئەو میلەتەی تاڵان مەکەن، بەسە ئەو میلەتەی مەڕوتێننەوە، بەسە کاقادر زۆری حەولدا لە ئاخر مانگەکانی ژیانیدا لەو 1-2 ساڵیدا کە هەموومان بگەڕینەوە سەر ئەو گوتارەی کە لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕان و بینای ئەو گردەمان پێ دروست کرد. دوای نوتەتان دەمەوێت گوێبیستم کاک عەلی لەسەر فەراخی کاقادری حاجی عەلی. وەڵی وەک چۆن کاگنوشیوان فراغێکی گەورەی دروست کرد لەناو ئۆپۆزیسیۆنی کوردیدا و ئۆپۆزیسیۆنی کوردی ئێستا بەڕاستی مەعلول و فەلەجە
و بەڕاستی بە گۆچان دەڕوا بەڕاستی وەزعێکی زۆر خراپی هەیە بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەوەندەی دیکە بە نەبوونی کاقادر کە سیمایەکی جوانی ناو ئێوەی ڕۆژنامە نووس و ناو ئێوەی میدیاکار و ناو خەڵکی ئازادی خواز و ناو خەڵکی فەقیر و هەژار بوون کە من ئاگام لێ بوو لە چایخانەی دەهاتن کوڕەگەنجی فەقیر کوڕەگەنجی عەلاقەمەند بە ڕۆژنامە و بە گوتاری سیاسیوانە دەهاتنی خەیان دەگر لە ماڵێ لە چایخانەوانە ئومێدێک بوو بۆ هەمویان ئومێدێک بوو بۆ ئێمەش ئومێدێک بوو بۆ ئەوەی کە دووبارە بینەوە و تەئسیرمان هەبێت لەو بزوتنەوە ئۆپۆزیسیۆنەی کە 11 ساڵ لەوە پێش ڕەوانشاد یا ڕوحشاد کاک نەوشیرەوان و هەموو هاوڕەکانی دایان ناوە ئومێد و هیوایەکیان خستە ناو دڵی کۆمەڵانی خەڵک بە دژی گەندەڵی بە دژی دزێتی بە دژی کۆیلەبوون بۆ داگیر کرد ئەوەی کە ئەو ڕۆکانە میلەتی کوردی داوەشاند و ئەوەی کە ئەو ڕۆکانە میلەتی کورد بەرەو هەڵدێر دەبا بەڕاستی کۆیلایەتی داگیرکەرە ئەم زاتانە ئەو جوامێرانە بەڕاستی دژی داگیرکەری بوون دژی کۆیلایەتی بوون. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەلی کەریمی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بیسەرانی بەڕێزی ڕادیۆی دەنگی گۆڕان ڕووماڵی تایبەتی ڕادیۆی دەنگی گۆڕان تایبەت بە کۆچی دوایی کاک قادری حاجی عەلی بەردەوامی دەبێت و لە کاتژمێرەکانی ئایندەدا بەردەوام دەبین لەگەڵتان.